سڵاوتان لەبێ خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە دەرفەتێک نوێ دێنەوە خزمەتی ئێوە. ئێستا ئێمە لەناو بازاڕی شاری سلێمانین بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز هەندێک لە هاوڵاتیان ئەم شارە دوین بزانین کە چۆن خۆیان ئامادە ئەکەن بۆ جەژن، چۆن پێشوازیەکەن لە جەژنی قوربانی پیرۆز لەگەڵمان بن لەگەڵ هاوڵاتیان هەندێک گفتوگۆکەی. وا دیارە جەژن وردە وردە خەریکە نزیکە بێتەوە جەژنی قوربانی پیرۆز. ئامادەکاری خەڵک چۆنە وەکو کاسبێک لە ناو بازاڕ وەکو فرۆشیارێکی ئەم چەرە ساتانە خەڵک چۆنە، خەڵک ئایا وەزعەوە هەیە بێ ئەم شتانە بکڕێ، خەڵک سەرفیات چۆنە، بازار چۆنە؟ وەکو ساڵانی ڕابردوو بازار نییە. ساڵانی ڕابردوو بازار زۆر لەم ساڵ باشە بوو. وەکارەکەی وەڵای هۆکارەکەی نەبوونی دواکەوتی موچەیە کە کابرا یەک معاشێت یەک معاشکە بیا بەچی وایە وانە ئیتی کابرا معاشێکی وێ هەمی دای ڕوبعێکەکە لە ڕوبعێ لە ڕوبعێ لە ڕوبعێ مەجبورە بێت تۆش بێتێ. بەڵام ئەم شتانەی کە تۆ دادناوە پێویستیشی خەڵکە، یعنی هەستەکەی هەروکو ساڵی تر گەرمگوڕتر نییە؟ نە وەک ساڵانی ڕابردوونی. ئێستا ڕەمەزان باشتر بوو لەم جێ باڵە جێژنی ڕەمەزان بازار زۆر لە ئێستا باشتر بوو. پەیامت چییە بۆ خەڵک، یعنی خەڵک چۆن پێشوازی لە جەژن کە ئێمە وەکو موسڵمان دوو جەژنمانێ جەژنی ڕەمەزان و قوربان وانە بێ جێژنەکان ئێستا زۆر سارد و سڕ بوونەوە. ئەو جێژنانی ساڵانی زوو نەما جەژن بریتیە لەوەی نقڵە دابەشکینە جەژن مەفهومی گەورەتری هەیە، گەردنازاییە خزمەت جێژن مەجبور مەفهومیەوە کە گەردنازایی لە یەکتی بکەین، بەڵام وەک ساڵانی ڕابردوونی بەداخەوە جێژنەکانیشەوە. خەڵک کاردانەوەی بۆ جەژن چۆنە، بازار چۆنە، ئایا خواز لەسەر جۆرە نقڵەکە زیاتر؟ وەڵی خواز زیاتر لەسەر خۆمالەکانە، چۆنەڵی گەزۆی کوردی و ئەو چەند شەماڵی و زیاتر نەسەلە چگە گەرمە ئەوانە ئەوە گەزۆی کوردیە، ئەوانەی ئەو لە چەند شەماڵەکان هەنجیرە و مێوژە و قەیسیە، ئەوانە زیاتر لەبەرەوەی چۆنەڵی نەسەلەکان بۆ گەرمە ئەوە نێتوێتەوە. ئێستا لەگە بەرادێکترە قسەمان کرد باسی ئەوەی کرد ئەمساڵ هاوشێوەی جەژنەکانی تر گەرموگوڕ نییە، لای تۆ شەروایە یاخۆت ئەگە گەرموگوڕنی قسەژە فەرمی ئەگەڕێتەوە بۆ چۆنەڵی هاتوو چۆکە سەردانکردنی چۆنەڵی و جاران نەماوە. خەڵک جاران سەردانی خزم و کەسوکارێکە دووسی لێ ڕەحمی جێبەجێ و جەژنە پیرۆزیان لێک ئێستا ئەوە نەماوە. خەڵک ناچێت بۆ ماڵی یەکتری لای تۆ ئێستا ناگەڕێ بە دوای هەرزانەکەی لەبەر نەبوونی پارە و مەعاژە بەتاشیری یارەوەڵا هەتا هەرزانتر بێت. چۆنەڵی ئێمە هەندامانە کەمەکەمەکەی 3000 لە 2000 هەیە. زیاتر لای تۆ سەرفە بێت زیاتر هەرزانەکە ئاراوەڵا لەبەرەوەی کە موچە نییە و خەڵک ئاژ نییە و چۆنەڵی خەڵی ژوەسعی خراپ بۆ کەرەنتینە چۆنەڵی خەڵی تۆزێک داماوە گرت هەکرد مختصری. ئامۆژگاریت بۆ خەڵک چێ ئێمە وەکو موسڵمان دوو جەژنمانی ڕەمەزان و قوربان، یعنی چۆن ئیحتیمام بەم جەژنانە بین، چۆن گەرموگوڕ بین؟ وەڵی ئەم دوو جەژنە حەقی خۆیەتی ئینسانی مسڵمان، یعنی لە ساسە حەقی خۆی پێبات چکە جەژنی مسڵمانە بەڕاستی ئەم دوو جەژنەمان ئێمە جەژنی ئەمان نییە، حەقی خۆیەتی چۆن یعنی بە هەموو توانایەکمانەوە بەرەو ڕووی بچین و جەژنی سیلێ ڕەحمیتیا بە جێبەجێ بکەین و جەژنە پیرۆزە و نیەتی ئیپاکمانەوێ بەرامبەر خزم و کەسوکار و سیلێ ڕەحم جێبەجێکەین. وەڵای ئێمەش هەروەکو باقی خەڵک مسڵمانان مسلمان دوو جەژنی هەیە ڕەمەزان و قوربان، تر ئێمەش خۆمان بۆ ئامادە کردووە بە گوێرەی توانە و بە پێی دەرامەتی ڕۆژگار. تەڵەن دەرامەت لەم ڕۆژە کەم بۆتەوە بە پێوەی کە موچە کەمە نییە تەخیرە بێ، بازاڕش ئیشی و کەسابەتی زۆر کەم بووە، تر بەها کەزایمەش خۆمان ئامادە کردو تەخیر. ئامۆژگاریت بۆ خەڵکت چی؟ یعنی ئێمە بتوانین چۆن ئەم جەژنانە زیندوو بکەینەوە؟ جەژن بەس بریتیە لەوەی کە بۆرم نە نقڵ بەخشینەوەیە کە یاخود جەژنمانەی گەورەتری هەیە، مەبەستی فراوانتری هەیە کە گەردن ئازاییە کە سەردانی تکنیەکتریە. خۆی جەژن فعلەن چەندمانایەکی هەیە، یەکێ لەوانەوەی کە جەناب بفەرمون، بەڵام ئەبێت لە گەورەکانەوە ئەو جەژنەدا بێت. ئێستا لەم ڕۆژەیە کوردستان لە قەیرانێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتیایە، ئەگەر گەورەکان لێبوردنیان هەبێ ئەوانی خواری شۆ لێبوردنیان هەبێ. بۆ نمونە سەرۆکی هەرێم ئەتوانێت لەم جەژنەیە لەم بەرە جەژنانەی عافوا دەرکا بۆم خەڵکە، حیزبەکان کۆک بن لەگەڵێکا بەرامبەر بە ئیقلیمی کوردستان و چواردەوەرەکەی و هەروەها خاوەن عایلە و خێزانەکانیش لەگەڵ خزم و کەسوکارە تەبابن ئەگەر ناخۆشیێکیش لەبینە هەبێ بتوانن وەلاینێن و خزمەتێکە پتە بکەنەوە باشترە. وەکو هاوڵاتێکی شاری سلێمانی خۆشەویستون بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز هەندێک پێداویستی و شتی و ڕۆژانە و پێداویستی جەژن بکرین دوقڵ و چەرەس و
بابەتەکانی جەژن جلو بەرگەوانە. تا چەند دۆخی دارایی تا چەند نەبوونی معاش دواکەوتنی معاش کاریگەری لەسەر ئێوە وەکو هەوڵاتی هەیە کە بەرەو پیری جەژنێکی گەورە ئەڕۆن کە جەژنی قوربانە. بەڵێ وەڵاهی تر بەداخەوە خۆزگەوا نەبووایە بەڵام ئێمە شەروەکو من خۆم مۆزەفێکی حکوومەتی هەرێمی کوردستانم بە دڵنیاییەوە 100% کاریگەریەکی زۆری لەسەر دۆخی هاوڵاتی و هەموو تاکێکی بە تایبەت چیلی مۆزەفین دروست کردووە. چکم مۆزەفین چی شگە بە کەسابەتێکی نییە غەیری ئەوەی کە چاوەڕێی موچەکەی ئەکات و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئینشاءالله باشە بێ ومێدەوارین کە ئەوە بە ئیزنی خوا باش ببێت. چەند ساڵێکە لە دۆخێکی خراپە هەرچی هاوڵاتی و هەرچی مۆزەف هەیە بە دۆخێکی دارایی سەخت تا تێپەڕیوە. ئینشاءالله بۆ ئومێدی خوا ومێدەوارین لەمە دوا چاوەڕێی لەم مایکەوە گەرنازایی لە چیەکەی ڕۆژە ڕۆژان دڵی یەشانە بێ دڵە لە یەکی ئاجز بووە. وەڵاهی سوپاس بۆخوا من وەکو خۆم دڵی کەسم نێشان و نەڕەنجاندەوە بەڵام هەر کەسێکیش لەم کەناڵی بەڕێستانە من دڵی مێشانوە داوای گردن ئازایی لێ یەکەم و من خۆمە لەم گردنی ئازابێش ومێدەوارم گردنی من ئازاکەم. پیروز دکن هەموو ملەتێمە و کوردستان چارپارچی کوردستان ئەمە بین ڕۆژاوا ڕۆژهەڵات لێرە ئەس بخۆ خەڵکی ئافرینم جەژنەکە ملات هەموو کێفشەوەی ئینشاءالله بخێر و سەلامات دەرباز بەسەر ملاتێمە و کورد هەموو. بەنیازی لە سلێمانی جەژنەکەی بەرێ سلێمانی ئێمە خزم و کەسوکار لێرە هەیە هەموو دارێ خزمێ من و منالێ من هەموو لێرانەژی. ئەی پەیامت چیە بۆ خەڵک کە ئێمە جەژن وەکو موسڵمان دوو جەژنمانەیە جەژنی ڕەمەزان و قوربان چۆن پێشوازی لێ بکەین؟ بخوا جەژنی قوربان لە هەموو ملەتێمە خۆشە. جەژنی قوربان ملەتی مصالحات دەچێت بێ ببین ملەتێمە هەموو دگنێژی هەف جەژنی قوربان خۆشە و بەژنی مسلمانێژی یعنی ئی چوک ژێ مسلمان و ئی مەزن ژێ مسلمانە. هیوادارمەم جەژنی قوربان بێتەمای خۆشی و شادی و ئارامی و پرخێر و بەرەکەت بۆ کوردستانی ئازیزمان شەڵا کوردستانمان خوای گەورە لە هەموو دەرد و بەڵای ئەرز و ئاسمانەی پارێزیێت. ئەم جەژنە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی لێبڕینی موچەوە بەداخەوە هیوادارم ئەم جەژنە کۆتا قەیران بێ کۆتا لێبڕینی موچە بێ ئینشەڵا کوردستانمان پرخۆشی و بەرەکەتە بێ. چۆن پێشوازیت کردو لە جەژن چۆن ئامادەکاریت کردووە؟ وەڵا هەر وەک ساڵانی پێشوو ئەوەی کە بە هەموو ماڵێک هاوڵاتێکی ئەم کوردستانە چ پێداویستێکی بۆ جەژنە بێ ئێمەش لە خزمەت ئەو جەژنابین لە خزمەت کۆڵانی خەڵکی کوردستان و مسلمانانی کوردستان هابین ئینشەڵا ئەم جەژنە بێتە خێر و خۆشی بۆ کوردستانی خۆمان بۆ مسلمانانی تەواوی جیهان. چۆن پێشوازیتان لە جەژن کردووە جەژن چ واتە و مەفهومێکی هەیە لای ئێوە؟ وەڵای جەژن واتایەکی خۆشیە جەژنەکەمان جەژنێکی ئاینی و نەتەوەیشە جەژنی قوربان جارە تایبەتمەندیەکی خۆشیە و زۆر خۆشە بەلامانەوە. پێشوازیتان چۆن کردووە لە جەژن؟ وەڵای شتمان بۆ مناڵەکان کردیتە خوارەوە نییە مناڵ دڵی خۆش بێت هەرەوەی هاوسەری بەڕێزت دادەگیان سڵاو لێبێ لە جەژنە بەیانیان چی بۆ ماڵ و مناڵ لێنەی چۆن دڵیان خۆشەکەی؟ وەڵا هەرچێکیان حەز لێ پێ بۆیانەکە. ئەی پێشوازی لە جەژن چۆنەکەی بەنیازی سەردانی چی بکەی لەم جەژنەیە؟ بەنیازم سەردانی خۆز و کەسوکار و هاوڕێ و دۆستانم بکەم هەمووی. بۆ خەڵک چی ینی ئەمە وەکو موسڵمان دوو جەژنمانێ ڕەمەزان و قوربان چۆن گەرموگوڕی پێ بدەین چۆن بتوانین برەوی پێ بدەین زیاتر؟ وەڵی داواکارم لە خەڵک سەردانی کەسوکاریان بکەن و گەر نازای بکەن و بە گەرمی پێشبازی جەژنەکە بکەن نەک بەستار دۆستڕی. ینی جەژن پێم وایە لای هەندێک خەڵک بریتیە بەزە نقڵبەخشینەوەیەک بەڵکو جەژن مەفهوم و واتای گەورەترێکە گەرن ئازاییەکە سەردانی یەکتروانە بێتە لە سەردانیکردن بریتە لە دڵخۆشکردن یەکتر نەکەن ئەوە. کاک یوسف باودایەتیان بۆ کڕی بۆ جەژن؟ وەڵی پێڵا و گۆرەوی و جل و هینەچ تەسلیحە جەژن بەنیازی چی بکە لەگەڵ هاوڕێکانتە؟ لاڕم بۆ پیاسە نەقلیش لێت و شت نەخۆی خراپ کاکەگیان ئەی تۆ داو باوەچیان بۆ کڕیوی؟ جوستیان بۆ کڕیوی؟ خەڵک چۆن پێشوازیەکە لە جەژن گەرموگوڕی خەڵک بۆ جەژن چۆنە بە تایبەتی بازارتان چۆنە لە با چەند ڕۆژێک ماوە بۆ جەژن؟ بەڵێ بێگومان جەژن پیرۆزیەکی خۆی هەیە لای کۆمەڵگەیەمە کە کۆمەڵگەیەکی مسلمانین بێگومان گەرموگوڕی هەر پێوە دیارە ڕاستە بینی دوو جەژنەکە کە لە ڕەمەزانە بۆ قوربان ماوەیەکی کەمە بەڵام هەر گەرموگوڕی پێوەیە و کاریگەری خۆی هەیە لە بازارە.
بازارتان چۆنە ئەگە پێم بڵێ چ جۆرە چکلێتێک زۆرە نقڵێک زیاتر ئەفرۆشێ بەهۆی ئەوەی کە خەڵک تووشی خێرانی دارایی بۆ بۆ خەڵک پارەی نییە خەڵکگاڵێ معاشی بە دوو مانگ جارێ درێتێ خەڵک خواست لەسەر نقڵە ئەوەیە کە هەرزانە یاخۆت بەعام خەڵک خۆی لە بەرەوەی کە جەژنە هەمووی ئەبێ میوان ڕوویتەکە پێویستە ئەو پێویستانی میوانداریت هەبێت کە ئێستا خواز بازاڕی ئێمە تەبعاً فەرقی هەبێت لەگەڵ شوێنەکانی کە لە بەرەوەی مەوسیمە چکلێت و چەرەسە کە بێ هەموو ماڵێک هەیبێت بێگومان خواستەکە هەر فەرقی هەیە بێگومان لەگە ساڵانی کە لە ڕووی نرخەکانەوە کە ئێستا خەڵک داوایەکە داوای حەجمێکی وەسەد ئەکات نە زۆر هەرزان نە زۆریش گران. پەیامت بۆ خەڵک چییە لە جەژنە ئێمە وەکو مسلمان دوو جەژنمانەی ڕەمەزان و قوربان چۆن پێشوازی لێ بکەین چۆن بە گەرموگوڕی بە خێراتنی بکەین چۆن بەڕێی بکەین بێگومان دەژن یەکەم شت هۆکارێکە بۆ ئەوەی کە دڵی یەکتر لە یەکتر پاک بکەینەوە گردن ئازایی لە یەکتر بکەین هیچ شتێک وا نەکەین کە وا بکەین لە یەکتری کە ئەو عاجزی ڕابردومان بۆ داهاتوشمان هەمان بێت وا بکەین کە جەژن هەم پاکردنەوەی گوناح بێت و هەم پاکردنەوەی دڵ یەکتر بێ لە یەکتری جەژنە پیرۆزی هەر لە جەژنابی ئینشەڵڵا ئامادەکاری تۆ بۆ جەژن سەرەتا ئامادەکاری چۆن ئامادەکاری کرد بۆ جەژن چۆن پێشوازی لە جەژنەکەی سەرەتا بەنای خۆی بەخشندەوە میهرەبان جەژن خەڵک زۆرەکەی ئیحتیمامەیە بە جەژنی غێری دینی ئیسلام بەڵام ئێمە بێت ئیحتیمامی زیاتر بە جەژنی دینی خۆمان بێ و دوو جەژن لە ئیسلامە هەیە جەژنی قوربانە پیرۆز بێ لە هەموو لایەک سپاسان دەکەم بۆ کەناڵەکەتان کە خزمەتێکی زۆرتان کردووە بە گەلی کورد هیوادارم بەردەوام لە ساڵەکانی دیژە بەڵام بە شێوازی باشتر و شێوازی شتی زیاتر بێنە ناو بەرنامەکە و بەرنامەی زیاتر و بە هیوای کارێکی باشتر بۆ جەژن لە کوردستانە چوون بە بۆنەی بەهۆی ئەوەی کە پارەکەم بۆتەوە لە هەموو ڕوویەکەەوە 6 گرام بۆ دۆلار برز بۆتەوە بە ئاستێکی زۆر گەشتە 150,000 بۆی خەڵکی فەقیر ژۆرە بەڵام ئەبێت دڵیان بە دینەکەیان خۆشە کە ئێمە ئەگەر بژمێری دڵمان بۆ خۆشەکە مسلمانی کە خۆی گەور بە مسلمان دروستکرد نەک بەخیری دینێکی تر دروستی کرد ئەبێ لەسەر هەموو شتێ سپاسی خوا بکەین بە تایبەتی لەسەر ئەوە سپاسیوان کە مسلمانی دروست بین نەک بەخیرێکی دینێکی ترسا گەر مسلمانە بۆ یانشمیان فرۆش چمانە پرست و نە مشتێک مانگایەک حیوانی هەر شتێکی تر بێت سپاسانەکەم هیوادارم بەردەوام پەیامی جەژن لای تۆ چییە پەیامی جەژن بریتیە لەوەی کە ئێمە نقڵێک دابشکەین یاخۆت بۆ نمونە چکلێتێک یا چرەسێ یاخود جەژن مەفهومی گەورەتری هەیە گەرنازاییە خۆشەویستیە بۆ نمونە دەستدەمرکردنی یەکە خزمایەتیە نا جەژن گرنگەوە نیە نقڵ و تەنانەت پارە شتی زیاتریش تۆ هەدیەکەی نە هەدیە بەلای منەوە هەدیە شتێکی جوانە بەس ئەگەر نەشبێ باشترە بۆ نە هەیە قسەی بەیەکەوە نییە دوو برا و برا هەیە خوشک و برا هەیە دایک و مناڵ هەیە دایک و باوک هەیە تۆ ئەگەر مناڵێکی لە ماڵەوەی دایک و باوک و بێک و قسەیانی ئەوە گەورەترین هەدیە بۆیان کە بیکیان بگەینیتەوە ئاشتیان کەیتەوە زۆر خزمیتر هەیە بیکیان ناشکەیتەوە شتی زیاتر هەیە برادر هەیە کەسکار و هەیە بۆ نمونە توانی شکرە بێگەنی باوسێکی شتی زیاتری زۆر شتی زۆرتر هەیە کە لەم کاتیا باز ناکرانێ بۆ ئەو درنگ بیان بۆ من پێشێکی ترمە بێ شتی زیاتر هەیە گرنگ پارە نییە مشت هەموو شتێ پارە نییە بۆ منە زۆر شتەیە لە پارە گرنگترە بۆ منە دین بۆ منە ئەخلاق هەنە کەسی ئەخلاقی ڕۆشتۆ نایەتەوە دین کە ڕۆشتۆ باوەڕی بەخوان ئیمانی لە دڵانەمەوە نایەتەوە زۆر شتی ترەیە کە نەهاتنەوەیان بەگەر نەخۆشی بنە تۆ نەخۆشێکی دوور بێ لە ئێمە لە هەموو مسلمانێک خێری دینیش کە وەخوای گەورە هەر دروستکراکی خۆیە خوا ڕەحم بە هەمومان لای بکە بۆ من نەخۆشە چەند ملیارد دۆلارێ بەس بۆی یەکجار هەناسەیە باتەوە لەسەر لە ژێر جیازایە نایەت خۆشەویستانم ئەوەی گوێتان لێبوو پەیامی هەندێک لە دوکاندارە بەڕێزەکان و هاوڵاتانی خۆشەویست بوو لەسەر پێشوازیکردن لە جەژنی قوربانی پیرۆز خی گەورە جەژن بکاتە مای خێر و خۆشی بوو هەموو لایەک ئینشەڵڵا لە دەرفەتێکی دادینەوە خزمەت خواتان لەگەڵ